خۆزگە پارێزداریم ئەکرد. سلام کاتت باش، وڵی بەشتیمە زۆر سپاس دەکەم، زۆر سوودم لە کۆرسەکەت بینیوە. ئەو تەقریبەن من هەفتەیەکە بەدەستم پێکردووە، هێشتا 2 کەرتم لێ خوێندووە، بەڵام بەجددی زۆر سوودم لێ بینیوە. یعنی ئەمە خۆم و یەکێک کە بانکی پرسیار هەڵەکەم و هەڵە نەکەم. ئەو هەڵەیە کە من کردم ساڵی پار ئەوان نەیکەن، چونکە ساڵی پار من بەشداریم لە کۆرسەکەی تۆ نەکرد، بەهۆی ئەوەی کە ڕۆژمە خوڵی هاوینە و هەموو کاتم لە خۆم کوشت کە بەڕای من هیچ پێویستیش ناکە خوڵی هاوینە بۆ زیندە بکەیتەوە، تەنها لەسەر ئەو ڤیدیۆیانەی تۆ بڕوا بەسە. بەڕاستی زۆر سوودم لێ بینیوە، زۆر دەستخۆشی لێ یەکەم. یعنی وام لێ هاتوڵێم بانکەکەی مامۆستا هۆشیار ئەگۆڕم، چونکە هەمووی ئەزانم، هیچ فکری تیا نییە. بۆ ڕادەیەم لێ هاتووە لە کاتێکا کە من ساڵی پار زۆرترین کاتم بۆ زیندەدانا، کەچی کەمترین نمرەشم لە وەزارەی زیندە بوو، زیندە هۆکاری بوون بە 2 ساڵشم بوو. خۆزگە پار بەشداریم ئەکرد و ئەلحەمدولیلا خێری تیابێ، بەڵام ساڵێک ئاوها دوا ناکەوتم. بەس خێری پێوەیە، ئینشەڵڵا ساڵی ئایندا دەرەجەی زۆر باش پشت بەخوا لەگەڵ تۆیە هێنم.